43 ساڵ لەمەوبەر چەند ڕۆژێک دوای قەڵاتزێ هەڵەبجەش بەچەکی قەدەغەکراو لەلایەن بەعسەوە بەردومان کراو. هەردوو بەڕێوەبەرایەتی شەهیدان و ڕۆشنبیری هەڵەبجەش یادیە و بەردومانیان کردەوە. بەڕێوەبەری شەهیدان و ئەنفەلکراوان دەڵێت هەوڵ دەدەن ساڵانە یادەکە فراوانتر بکەن و دیکۆمنت لەسەر ئەو تاوانە کۆبکەنەوە. ئەوەی وەکو هەڵەبجە وەکو نەتەوەی کورد وەکو ئازاری ئەم شارە هەوڵی ئەوە ئەدەین ئەم یادانە ساڵ بۆ ساڵ بۆ نمونە کاکەیەک نوێنەری کە سوکاریشی دام کاک عومەر و شایەت حاڵێک ساڵانە بتوانین لەم مەراسیمانە کۆمەڵە دۆکۆمنت کۆبکەینەوە بتوانین یادەکان مەراسیمەکە بتوانین ئازاری هەڵەبجە بە جوانی پیشانی خەڵک بدەین. هەر ئەرکی و مافیکی یاسای ئەوانیشەکەوێتە سەرشانی ئێمە بە دڵنیاییەوە بەپێی یاسا ئەیخینە سەر و سەرچاو جێبەجێیەکەین بۆیانەوە بۆشیان کراوە تایسە باوم واقعی بین ئەزەرب لە هەموو شتێک نەدەین بەڕاست. لە ئەنجامی بەردومانی 26 چواری 1970 50 هاوڵاتی شەهید بوون و زیاتر لە 70 وڵاتی دیکەش بریندار بوون کە سوکاری شەهیدانیش دەڵێن لەلایەن حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکانەوە لایەن لێ ناکرێتەوە و یادیە و تاوانە بە ساردوسڕی بەڕێوە دەچێت. بەداخەوە تا ئێستا کە 43 ساڵ تێپەڕێ بەسەر ئەو یادە گەورەیە ئێمە تا ئێستا داواکاریمانەیە جێبەجێ نەکراوە. ینی داواکاری ئێمە ئەوەیە کە شەهیدەکانمان وەکو شەهیدی سەنگەر بناسرێ و بریندارەکانیشمان وەکو بریندارانی تر ئیمتیازاتیان هەبێ. ئەوە 43 ساڵ تێپەڕێ ئێمە هەر چاوەڕوانین. ئێمە تەمەنامانە کرد کە جێگایەکە بێت تا جەکوڵینی تیادانن. ئێمە تا ئێستا هیچ ڕەمزێک و هیچ سمبولێک نییە بۆ یادی هەفتا شوار. ئێمە داواکاریمان ئەوەیە نەعەرزێ نەمەعاشێ برایەکی من 18 ساڵ بوو تەمەنی یەکەم کوڕ بۆ لەم هەڵەبجە کەس نییە ئەوە نەجوان بیسم پیشانی بەم بڵێمە کۆ برای من بێت کەس نییە. ئەرە وەڵا برام 18 ساڵ وەختی ژنی بوو لەسەر فەرمووی شێخ ژنمان بۆ نێنە داوای ژنی کرد فەرمووی شێخ عوسمان فەرموویەتی جارێ دوکانی بۆ دانن ژنی بۆ مێنن. تەمەنی 18 ساڵ بوو. برای گەورەی تەواو بەخوا هەموو جۆ بە سەیران بۆ ئەحماوە هەتا نوێژینی وەڕێ نەکردو باوکم تێتی نوێژینی وەڕە بکەن جا بچوو بۆ ئەحماوە گیان جێبێکی بۆ کڕی بۆ باوکم هی بە جێبەکە و نوێژی جومعە بکە و بڕۆ بۆ ئەحماوە بە سەیران کاکەی گیان ئیتر چی بڵێم من بەخوا حتا مردن لە دڵ دەرناچێت. هەڵەبجە لە سەردەمە جیاوازەکاندا بووەتە قوربانی دەستی حکوومەتە جیاوازەکانی عێراق کە هەمویان مێژوویەکی تاڵ و کارەساتباریان بۆ هەڵەبجە دروست کردووە بۆیە کە سوکاری سەرجەم شەهیدان داوا دەکەن لە پێناو هەڵەبجە و کوردستان دەسەڵاتی کوردی ئەم تاوانانە بالەبیر نەکات لانیکەم لە ڕووی معنەویەوە قەرەبوویان بکاتەوە. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.